بێزەحمە لەم شتانە کوێنەریە؟ تورکی نییە، یەکسەر زان ئۆفیسیال ئەکەن هەمووتان ئەوروپیا بالەیە، زۆربەی لەبەر نەکراوە، وەرەقەکەشی پێوەیە. باشە، زۆر سپاسەوە، دڵنیاو کردم چونکە بەڕاستی ئەگەڕێم بۆ شوێنێک کەشتی تورکی لێ نەبێت. ئەو پارەی کە چێ بۆ تورکیا چەکی پێکرێ و خۆمانی پێکوژێ جاوەرە تۆ یعنی خۆکوژیەکەی طبعاً خۆکوژی ناکەین ئێمە خۆمانە تورکیا و پارەی نەبێ کە چەکی پێ بکڕێت تورکیا اقتصادی تێکچێ تورکیا خوو باتە خۆی خو نایەتە ئێمە چکە وەزعی باشە بۆیە خۆی یاوەتە ئێمە بۆیە من حەزەکەم شتی تورکی نەکڕم و لەگەڵەوانشم بەتکاو بەڕەجات خوا ئیتالیایەک مقاتعی ئیشی تورکی بکات ئێمە نەکەین زۆر باشە ئەمە کاریگەری باشی ئەبێ کاریگەری ئەرێنی هەیە چونکە تۆ شتی ناوخۆی زۆر گرنگە پەرەی پێبەی من وەکو خۆم زۆر دەمێکە خەریکی شتم خۆم دروستیەکەم حەز ناکەم بیکڕم دروستیەکەم هەر بەسیترین شت مرەبا ئەنواع میوەی زۆر جوانمان هەیە زۆر تام خۆشمان هەیە ئەتوانین خۆمان بکەین بە مرەبا بۆچی هی تورکیە کڕی نایکڕی دۆسیانی بازار بە شەرتی تورکی نەبێ وەرە لێرەیە هەموو شتی کوردستانە ئەو ئەسوانە لێرەیە ئەو توخماتە لێرەیە من هیوادارم ئەم شتی تورکیامان بۆ نێت هیوادارم شتی خۆمان لێرە هەبێت لێرە دروست بکرێت نەک شتی تورکیا نەک بچین بە وڵاتانە شت بێنین شتەکەی خۆمان جوانتر بێ و لێرە بازارمان باشتر بێ خەڵک یەتە ئێرە ئەڵێ شتەکانمان تورکیا ئەگەر تورکی بێ نامانەوێت ئێمە هیوادارین شتی سلێمانیمان زیاتر بێت نەک لە وڵاتەکانەوە بێنین کۆمپانیاکانمان لێرە زیاتر بێت وەرە هەڕاجە سیانی بازار تورکی نییە بە شەرت سیانی بازار تورکی نییە لێرەیە وەرە تورکی نییە سیانی بازار وەرە تورکی نییە سیانی بازار کاڵای تورکی بایکۆتەکەم وە تەحریمیەکەم وە پێم خۆش نییە هیچ هاوڵاتیەک لە کوردستان کاڵای تورکی بکڕێ بۆ ماڵ و بناڵەکەی خۆی و ئەسڵەن لە کاڵا و ئەژناسی تورکی بە هیچ شێوەیە ئیسفادە نەکەین چونکی ئەوە ئەبێتە جەنگێکی نەرم لەگەڵ تورکیە و زۆر بەباشی ئەتوانێت لە سیاسەتەکانی ئەردۆغان زەربە بدات و بتوانین زۆر بەباشی لە ڕۆژاوای خۆمان حمایەت بکەین بە بیرروڕای من تەواوی پارچەکانی کوردستان ئەبێ کاڵای تورکی تەحریم بکەن و ئەسڵەن بە هیچ شێوازێک کاڵای تورکی لە لیباسەوە لە خواردنەوە ئیسفادەی لێ نەکەن سەرجەم خوێندکارەکانی بە شەناوخۆیەکان بە هەموو شێوەیە کاڵای تورکیمان ڕەت کردوێتەوە و بە هیچ شێوەیەک ناخۆین ئێستا ئەمە کارێکی زۆر باشە بۆیە کە بەرهەمی خۆماڵی زیاد بێت و ئێستا هەدەفێکی زۆر باشمانێ بۆیە کە کۆمپانیا و کارگەکان لە کوردستانی خۆمانە بکەونە کار و گەنجەکانیشمان بە ئیش نەبن پێویستە لە هەموو کاتێکا بەردەوامی هەبێت چونکە ئێمە لەوەتەی هەبووین کورد هەر ئەچەسێنرێتەوە و هەر زوڵم و زۆرداری بەسەرگرێت اینجا پێویستە نەک لەم کاتە پێویستە ئێمە دەرزۆر بگرین بۆ داهاتووش کە بە هیچ شێوەیەک کاڵای تورکی نەکڕین و دوورکەوینەوە لە هەموو ئەو کەسانی کە کورد بە دوشمنی خوا نەزان ئەوەی ڕاستی بە لەسەر ئەوەی کە لەسەر کاڵای تورکی و لەسەر خواردنی تورکی و لەسەر جلوبەرگی تورکی لە هەر شتێکەوە بیگرین بەجی من بایکۆتی هەموو شتێکیم کردووە هەموو هیوادارم هەموو کورد ئەوەی لە بەرچاوێک کە تورکیا چیمان لێ ئەکا بە دڕندترین شێوە ئازاری بەشەکانی باشوور ئەدات ڕۆژ ئاوا بڵێم ئەگەر بێنە سەر ئەوە ئێمە ئەگەر لە خواردنەوە دەست پێ بکەین لە کەرەسەکانی ناوماڵەوە دەست پێکەین لە جلوبەرگە دەست پێکەین هیوادارم هەتایە کورد ئەم ڕژێمە دیکتاتۆرەی بیر نەچێ بەرامبەر ڕۆژاوا کراوە ئێمە شۆک و باشوور هەڵسین و هەموو کاڵایەکی تورکی بایکۆت بکەین ئەبێ هەر ئەوە بەدەم نەبێ بەکردارش بیسەلمێنین کە ئێمە دژ بە تورکیان و دژ بە هەموو کەرەسە و کاڵایەکی تورکین لە کوردستانەوە ئەگەر ئەم بایکۆتش سەر بگرێ بگەینە جیان و بگەینە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەژی ئەو کاتە تورکیا لە هەموو ڕوویەکەوە شکستێنێ و ئەتوانێ ئەمە بم بایکۆتکردنە سەرکەوتن بەدەست بێنین وەرە هەڕاتوە بە شەرتی تورکی نەبێت تورکی دیابوو نەتەوێت